ئەچما هەولێری خۆشەویست و باس لایەکێک لە خولە هەرە تایبەتەکانەکەم کە بۆ کۆمەڵێک خانم کرایەوە تایبەت بە بواری فۆتۆگرافی دیار لەگەڵ تەواوبوونی خولەکەیە بە خۆشحاڵیەوە بەشێک لە کاری ئەم فۆتۆگرافەرانە لە دوای بەدەستهێنانی بڕوانامەوە توانرا کە بکرێتە پێشانگایەکی فۆتۆگرافی و هەریەک لە فۆتۆکانی شیرۆکێکی جوان و تایبەت لە پشتیانەوە هەبوو. لە هەولێر فێرگەی فرێمینگ بۆ وێنەی ڕۆژنامەوانی بە پاڵپشتی گلۆبال ریپۆرتینگی سویدی پێشانگایەکی فۆتۆگرافی سەرنجاکێشی بەناوی خاتون کە کاری حوت فۆتۆگرافەری ئافرەتی بتوانە لە عێراق و کوردستان لەخۆ دەگرێت کردەوە. پێشانگاکە دوای کۆتایی هاتنی خولێکی فۆتۆگرافی هات کە ژمارەیەک خاتون دوای گەڕانەوەیان چیرۆکی جیاجایی کۆمەڵگایان کرد و ناونیشانی فۆتۆکانیان نمایش کرد لە پێشانگایەکی هاوبەشدا. ئەسپات بەشدارێکت وێب وەرکشۆپێدا الدەستپێکە ئەڤە وەرکشۆپ بۆ ماوەی هەفتەیەکێ دیڤ داوەکی پیشانگەهێکێ ئەڤرودا کۆمەکار سەر چیرۆکا کردیە کار سەر هەرێکش بە پشک دارە ستۆریەک بخۆ ژێگرتیە هەڵبژارتیەک و کار سەر بکەتن و وێنێتوان ئەڤروکەدا وەکی هین بینن هاتینە بەرچاوکردن وەرکشۆپ سەر جورنالیزم فۆتۆگرافی بوو بەڵێ ستۆریامژی یا دوو ژنێک و پیاوێکی بوون گوندێک هەندە گول ئاکرێ قەزا ئاکرێ دەرتەخینی چەند ژن و مرد هەفتار گەلێک و دوت کۆمەڵگەهێدا